ئەمڕۆ لە شاری لەندەن یادی هونەرمەندی گەورەی کورد محەممەد عەباس بەهرام دەکرێتەوە کە ماڵی هونەری مریەم خان ڕێکی خستووە. ماچی کورسات مەگەزینیش لە هەموو شوێنە چالاکی هونەریەکاندا ئامادەیە. جا ئەمڕۆ لە مەراسیمەدا لەم یادەدا ژمارێک لە هونەرمەندانی کورد هونەرمەندانی دیاری کورد بەشدارن کە دیارترینیان هونەرمەند کانیە. بە فرسەتم زانی بە دەرفەتم زانی کە لە نزیکەوە چەند پرسیارێکی لێ بکەم هەم لەسەر یادەکە و هەم چەند پرسیارێکی تایبەتیش. کانی خان دووبارە بەخێر بیتەوە بۆ لەندەن. جارێکی تر ماچ کورسات مەگەزیناتەوە لای تۆ پەیامی تۆ چیە؟ دووبارە بەخێر بیت. زۆر سپاستانەکەم هەڵبەت خۆم بە دڵخۆشە زانم کە لە وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد کە من لە ماوەی دو ساڵێکا دووجار هاتوومەتەوە ئەم شارە جوانە. هەڵبەتەکە کوردانێکی زۆر لێرە بوونیان هەیە و خۆشەویستی و هونەردۆستیان وای کردووە کە لە دوای موزیک و گۆرانی کوردی بن بەڕاستی خۆم بە خۆشحاڵ دەزانم. بەڵام ئەمڕۆ بە بابەتێکی پێویسترم زانی کە من لێرە ئامادەیم هەبێ بەڕاستی ئەویش یادی ساڵیادی خوا لێ خۆش بوو هونەرمەند محەممەد عەباس بەهرامە. کانی خان چی وای لە تۆ کرد کە ئەم ڕێگا دوورە ببڕیت و بێت لەم یادەدا بەشداری بکەیت؟ بەڕای من ئەوە پێویستیە بۆ من ڕێگایەکی دوور نییە، چۆن ئێمە هەمومان لەو سەردەمەدا کە هونەرمەند محەممەد عەباس بەهرام کۆمەڵێ کاری زۆر جوانی پێشکەش کرد بەڕاستی. جا من وەکو مناڵی خۆم هەمیا گۆرانەکانی یادەوەری مناڵیمە هەمیش بەڕاستی بۆ من ئەو شارم بیرەخاتەوە، شاری سلەیمانیم بیرەخاتەوە. ئیتر وەک باسم کرێمە بۆ گۆرانیانە گۆشکراوین بە پێویستم زانی کە ئامادە بم لێرە بەڕاستی و خۆم بە خۆشحاڵ دەزانم هیوادارم کە ئەمڕۆ ڕۆحی ئەو شاد بێ بە یادکردنەوەی هاوڕێیانی بە یادکردنەوەی ئەو کەسانی کە لێرە ئەمڕۆ ئامادەیان هەیە و بەپەرۆشن بۆ ئەوەی گویان لە کارەکانیان بێت و یادی بکەنەوە. زۆر بەمان یادەوەری و یادگاریمان هەیە لەگەڵ گۆرانەکانی ئەم هونەرمەندا. تۆ ئەمڕۆ هەم ئامادەی لە یادەکەدا هەم وەبزام گۆرانیش دەڵێتەوە گۆرانی هونەرمەندی کۆچ کردو. ئەم گۆرانیانی کە تۆ یادەوەریت لەگەڵی هەیە کام گۆرانی زۆر تایبەتە ئەم هونەرمەندە لای تۆ؟ پرسیارێکی باشت کرد، سپاست دەکەم. گۆرانەکانی هەمووی بۆ خۆی لە دڵی ئێمە بەڕاستی جێگای کردوتەوە چۆتە بیرەوەری ئێمەوە. بەڵام گۆرانەیەکیان بۆ من کە ئەمڕۆ دێڵێمەوە بابەتێکی زۆر سەیرە چونکە من پاش 25 ساڵ ئەو کاتی لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم. لە پۆلی دوی پەیمانگای هونەرە جوانەکان هاوڕێیەکم هەبوو کە لەوێ تەواو دەبووین هەتا ماڵەوە ڕێمان دەکرد ئاگرێکی بێخۆڵەمێش دڵی منەوە ئاسووتاوە. بە درێژایی ئەو ڕێگایە ئەو گۆرانیمان بەیەکەوتەوە. ئەمڕۆ من لێرە کە ئامادەم یەک لەو گۆرانیانی دێڵەمەوە ئاگرێکی بێخۆڵەمێشە. لەبەرەوە بەڕاستی زۆر دڵم پێخۆشە، زۆر خۆشحاڵم هەم کەوتمەوە یادەوەری ئەو کاتەی سەردەمی زۆر گەنجیم هەمیش یادی هونەرمەند ئەمڕۆ پیرۆز دەکەین. مادامم گۆرانی ئەوەندە تایبەتە لای تۆ دەتوانی کۆپلێ کەمێکمان بۆ بڵیتەوە؟ ئەویان هەڵدەگرین بۆ سەر ستەیج باشە؟ کانی خان دەمەوێت جگەر لەم یادە بە دەرفەتم زانی هەندێک پرسیاری تایبەتت لێو کەمار چەندە کە یەکترمان بینی پێدوتم حەز دەکەم دەمێکەمە لایم بۆ بە پرسیار لەوانەیە لای زۆر کەسی ترش پرسیار بێ کانی گۆرانی بۆ چێ دەڵات؟ ئای گۆرانی بۆ ژیانەڵم، بۆ عەشقەڵێم، بۆ مرۆڤایەتیەڵم، هەر شتێک کە من بجوڵێنێ گۆرانی بۆ ژنەڵێم دەزانی هەر شتێکە جێگای تێڕامانە جێگای پرسیارە من دەتوانم دەنگی خۆمی بۆ هەڵبڕم و هاواری بۆ بکەم بەڕاستی. زۆر جار دەبینم وەکو گلەیە گلەی لە تەنیایی خۆت دەکەیت. هیچ گۆرانیت بۆمەوە تۆ هیچ هەستێک لە گۆرانەکاندا هەیە بۆمە؟ هەستەکەم کاکی من لەوەیانە هەڵە تێگەیشتنێک هەیە. نا من تەنیاییم گلێم لە تەنیایی نییە بەڵکو جێگایەکی باشە بۆ من چونکە مرۆڤ تاوەکو تەنیا نەبێ کە سەرقاڵی ژیان و سترێز وا لێت هەکە نەتوانی بیر بکەیتەوە
تەنانەت زۆر پرسیار دروستە بێ من چیم بۆچی هەم ئەرکی من چییە لێرە مرۆڤ ئەگەر تەنیا نەبێ ناگاتەوە پرسیارانە لەبەرەوە پێم وایە تەنیایی جێگایەکی باشە بۆ من کە بتوانم تێڕامێنم بتوانم ژیانم خۆشتر بوێ بتوانم خەڵکم خۆش بوێ جاری وا هەیە بتوانم بە خەندەی کەسێک هەموو ڕۆژەکەم بۆ دروست ببێ بەڕاستی لەبەرەوە ڕێک بە پێچەوانەوە تەنیایی جێگایەکی باشە بۆ من کە توانیومە چێژی خۆی هەیە بەڵێ بێگومان بەدڵنیاییەوە کامە گۆرانیە لە هەموو ئەم گۆرانیانی خۆت کەوتوتە زۆر تایبەتە لای تۆ گەریەک دانیان هەڵبژێریت پێم وایە کە من کۆمەڵە بەرهەمی کەمم هەیە بەڕاستی هەر هەمووشیانم خۆش دەیە هەمیانم خۆش ئەوە پرسیارێکی زۆر قورسە دەزانی ئەوە کەوەی بڵێ مناڵەکانت کامیانە زیاتر خۆشەیە ئەزانی باشە من تەکلیفێکت لێ یەکەم گۆرانی دڵم تەنگە دەمێکەوە توتە زۆر دەمێکە هەمومان یادگاریمان لەگەڵم گۆرانی هەیە ئەوەی مامۆستا محەممەد عەباس بارامت بۆ نەوەتم بەڵام یە کۆپلە لە مامەوە بڕاستەوخۆ بۆ مایش کورسات ئەزانی چی خۆمم ئامادە کردووە ئەمڕۆ بەتینەوە بێمە سەر ستێژ ئەنجا ئەو گۆرانیە زۆر کەس باسیەکە بەڕاستی من ئەو سەردەمە کەوتم تەمەنم نزیکی 21 ساڵ بوو پێش ئەوەی بێمە دەرەوە کوردستان بەجێ بهێڵم ئەو کاتە سەردەمێکی تر بوو بەجۆرێکی تر مرۆڤ بیریە کردەوە گەنجتر بووم لێ ئێستا بۆیە بەر زۆر کەسەکەمەوە باسیەوە کە ئای گۆرانی دڵم تەنەکەی تۆ زۆر خۆشە زۆر جار بە دیاریەوە گریاوم ئالێرا من هەڵوێستەیەگە کەم و ئەڵێم ناڵم خۆزگە و گۆرانیم نەوتایە چونکە زۆر کەس باسی ئەو گۆرانیاکە و پێم وایە کە منیش زیاتر بەو گۆرانیە ناسراوم دەزانی بەڵام شتێکە کە من جۆرێک لە حساسیت بەرامبەری دروست بوو کە نامەوێ ئەگەر من قەرارە من گۆرانی بڵم نامەوێت کەس لە ڕێی گۆرانەکانمەوە لە ڕێی دەنگمەوە لە ڕێی وشەکانەوە نامەوێت کەس بێ تااقەت بێ ئەمەوێ تەنیا چۆن موزیک گۆرانی خۆشی هەیە بۆ ژیانی من سوودی هەیە چێژی هەیە دەمەوێت هەر باش کارەکانم بچێتە ناو دڵی خەڵکەوە لە سوید وە بزانام لەگەڵ گوڵەژیت کارەکەم گوڵە بڵێ بۆ تۆ چیمانە ئاگەگەیەنە ینی ئەم هەموو ژیانکردنە لەگەڵ گوڵ بەدەر لەوەی کە گوڵ کاری منە ئەوە بەڕێستان وتت لەگەڵ گوڵەژی بێگومان کە مرۆڤ هەموو ڕۆژەیە 8 سعات 8 کاتژمێر لەسەر کار بێ ئەبێ بەشێ لە ژیانەکەت من لەگەڵ گوڵەکانە ژیم و دوو مناڵی جوانیشم هەیە ئیتر ئەوان ژیانی منن بەڵام سپاسە دەکەم گوڵیش گوڵ سروشت بە تایبەت ینی سروشت زۆر دەرگای بۆ کردومەتەوە دەرگای خۆناسینی بۆ کردومەتەوە کۆمەڵێشت هەیە کە ڕەنگە ئێستا نەتوانم ئاواهی سینە بە سینە ڕاستەوخۆ باسی کەم و بەڵام زۆر دەرگای لە ناو ڕۆحی منا کردوێتەوە کارەکەشم وای کردووە کە باشتر بتوانم لێیان تێ بگەم چونکە من و تۆ چۆن کە مرۆڤین ئەگەر من دەستخەمە سەرشانی تۆ دڵخۆشە بی یا ئارامە بی گوڵیش بە هەمان شێوە ئەگەر من ئاویانە دەم ئەیان بڕم خواردنیانە دەمێ ئەو شتانی کە پێویستیانە 2 هەفتە پاش ئەوە ئەڕۆمەوە لایەن خونچەیەکیان کردووە ئیترەوە بۆ من هەموو دنیا دڵخۆش مەکە دەستخۆش ئەمە کەمە دوا پرسیار پلانیکانی چییە بۆ داهاتوو بەرهەمی تازەی هیچ شتێک هەیە کە بتەوە باسی بکەیت بەڵێ لە ڕاستیە دنیاە پلانم هەیە دنیاە خەونم هەیە دنیاە مێلۆدی زۆر جوان لە لای من هەیە کەمێ کاریان لەسەرکەم بەڕاستی ئیدی ئەوەش دەبێ ڕۆژگارەکە ڕێگای ئەوە بدا چۆن کارێکم ئامادەیە بۆ ئەوەی بڵاو بێتەوە وا قەرار بوو لە دوو هەفتەی ساڵی 2026 بڵاو بێتەوە ئەو کاتە شەڕی ڕۆژاوا هاتە پێشەوە لە بەرەوە من نەمتوانی ئەو کارە بڵاوکەمەوە بەڕاستی دواتریش ڕۆژهەڵاتی بەدوای هات ئێستا ئەو کارە ئامادەیە پڕ بەدڵ حەزەکەم پێشکەشی خەڵکی بکەم بەڵام ئێستا بە کاتێکی دروست نازانم چۆن خەڵک کاتێ بێتاقەتە نائارامە غەمگینە منیش ناتوانم لەبەر خاتری دڵی خۆم کارێک بڵاو بکەمەوە بەڵام کۆمەڵی کاری زۆر جوانم لە بەردەسا هیوادارم ڕۆژگار ڕێگا بدا و بتوانم پێشکەشیان بکەم دەستخۆش هەرچەندە گۆرانیت بۆ نەوەتم بەڵام بۆ جاری داهات و تۆڵی ئەمەد لە یەکەمەوە لێرە دێڵی بەخێربێن سەرچاوان بەڵەوەی کە گوێویستی بوون کۆمەڵێک پرسیاری تایبەت بوو لە هونەرمەندی خۆشەویستکانی